دادگایەکی تورکیا ڕۆژی پێنجشەممە ڕەتی کردەوە پزیشکێکی پلە باڵا ئازاد بکات کە ڕوبەڕووی چەندین ساڵ زیندانیکردن دەبێتەوە بەهۆی ئەوەی کە داوای لە کۆڵینەوەی کردووە لەبارەی بەکارهێنانی چەکی کیمیایی کە لەلایەن سوپای تورکیا و لە دژی چەکدارانی کورد لە عێراق بەکار هاتووە. شەبنەم کۆرۆل فنجانچی سەرۆکی کۆمەڵی پزیشکی تورکیا لە مانگی 11 ڕابردوودا بە تومەتی سازدانی چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی لە میدیاکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بۆ تیشک خستنە سەر ئەو بانگەشانە دەست بەسەر کرا. Pazartesi günü biz bunu tesadüfen... بەڕێکەوت زانیمان کە لێکۆڵینەوە لە دژی سەرجەم ئەندامانی ئەنجومەنی ناوەندی واتە ژووری پزیشکی تورکیا دەستی پێکردووە. لە نێویاندا پرۆفسۆر شەبنەم بە تومەتی ئەندامەتی لە ڕێکخراوێکی تێرۆریستیدا. لە دۆسیەی لێکۆڵینەوەکە فەرمانی نهێنی هەیە قەدەغەکراوە کە پارێزەرەکانمان کار لەسەر ئەو دۆسیە بکەن. بۆیە ئێمە زانیاری زۆرمان لەسەر ناوەڕۆکەکەی نییە. هەروەها داواکاری گشتی داواکاریەکانی ئێمە ڕەت کردەوە بۆ کۆبوونەوەیشی فەرمی و بچین بۆ ئەوێ و بەیاننامەیەک سەبارەت بە لێکۆڵینەوەکە دەربکەین. بۆیە چاوەڕێن زانیاری زۆرمان لەسەر ناوەڕۆکەکەی نییە، بەڵام ئەمە دۆخێکی بەرنامە بۆ داڕێژراوە. پرسەکە تەنها پرۆفسۆر شەبنەم نییە، ئەمە ئۆپەراسیۆنێکە دژی کۆمەڵی پزیشکی تورکیا لە ڕێگەی پرۆفسۆر شەبنەمەوە. پەکەکە ڕایگەیان دو حەڤە چەکداریان بەهۆی هێرشی چەکی کیمیایی تورکیاوە لە شاخ و ئەشکەوتەکانی باکووری عێراق گیانیان دەستداوە. پەکەکە لەلایەن ئەنکەرەوە هاوپەیمانە ڕۆژئاوایەکانی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی قەدەغە کراوە بەهۆی ئەنجامدانی یاخیبوونێکی خوێناوی کە لە ساڵی 1984ەوە تا ئێستاکە بۆتە هۆی کوشتنی دایان هەزار کەس لە هەردوولا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا فنجانچی تومەتبار دەکات بۆی بە زمانی تیرۆر قسە دەکات لە کاتێکدا وەزارەتی بەرگری ئەو تومەتانی بە بوختان ناوبردووە. شارەزای پزیشکی دادوەری تەمەن 63 ساڵ ئەگەر تاوانبار بێت بە پەرەپێدانی پروپاگەندەی تیرۆر ئەگەر هەیە تا 7 ساڵ و نیو زیندانی بکرێت. Bilinç kampanyası düzenlendi. هەڵمەتێکی سەرکوتکردنی ڕێکخراوە. ئێمە لەو کاتەدا دەمانگوت ئامانج تەنها پرۆفیسۆر شەبنەم نییە، ئامانج کۆمەڵی پزیشکی تورکیایە. بە ئامانجگرتنی پزیشکە باشەکانە بە ئامانجگرتنی ئەو پزیشکانن کە بەڕێنگاریان دەبنەوە و تێدەکۆشن لە پێنا و کاروباری تەندروستیدا، سەرباری پیادەکردنی هەموو جۆرەکانی سەرکوتکاری. ئامانجەکەی کۆمەڵی پزیشکی تورکیایە کە لە کاتی پەتاکەدا ڕاستیەکانی بەڕای گشتیدا ڕاگەیاندووە. ئەو کۆمەڵەیە بوو کە لە ساڵی ڕابردوودا تێدەکۆشا بۆ مافە بنەڕەتیەکانی پزیشکان و چەند مانگێک لە ژینگەیەکی فشار ئامێزدا مانیان گرت. فنجانچی لە هەفتەی دووەمی دادگایکردنەکەیدا بە سەرۆکایەتی دادوەری ڕاگەیاندووە لێدوانەکانی ئەردۆغان وای کردووە دانیشتێکی بێلایەنانە مەحاڵ بێت. لە هۆڵی دادگای ئەستەمبول کە زۆر قەرەباڵغ بوو وتی سەرۆک دەتوانێت بە تیرۆریزم ناوم بهێنێت و دوای ئەم لێدوانە چۆن دامەزراوە گشتیەکان و دەسەڵاتی دادوەری دەتوانن بڕیارێکی سەربەخۆ بدەن. دادوەر بەناردنەوەی پزیشکەکە بۆ زیندان و دیاریکردنی دانیشتنی داهاتوو بۆ 11 مانگی یەک کۆتایی بە دانیشتنەکە هێنا. یاسای دژێ تەرۆر یا پەیوەندیدار بە ئەو لە تورکیا گونجاوە و کاراکردنە بۆ لێپێچینەوە لە نەیارانی سیاسی و هەمیشە بانگەشەمان بۆ ئەوە کردەوە کە پێویستە ئەو یاسانە هەڵبوەشێنرێنەوە. لە ڕاستیدا ئەگەر ئەمڕۆ دۆسیەکە دوانە خراپایە ئێمە ڕزایەتەکانمان دەخستە ڕوو کە لە بەرگەی 2 یاسای دژە تێرۆر نادەستوریە. پێچەوانەی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە و دەسەڵاتی دادوەری دادگاکە لەگەڵ ستانداردە یاساییە گشتگیرەکاندا ناگونجێت. ئێستا کە ئەمە لە ئەستۆی ئێمەدایە لە دانیشتنی داهاتوودا بیکەین. فنجانچی لە تورکیا هەم وەک شارەزایەکی پزیشکی دادوەری و هەم وەک بانگەشەی مافی مرۆڤ ناسراوە کە بە ئاشکرا دژی حکومەتەکەی ئەردۆغان قسە دەکات. دەست بەسەرکردنی سەرەتایی ئەو دکتۆرە ناڕەزایەتی لەسەر شەقامەکانی ئیستانبول یەکەوتەوە لە ئەنجامدا دەیان کەس دەستگیر کران. کۆمەڵی پزیشکی تورکیا کە سەرۆکایەتی ئەو ناڕەزایەتیە دەکات نزیکەی لە 80% پزیشکەکانی ئەو وڵاتە دەگرێتەوە. ڕێکخراوی لێبوردنی دەوڵەتی و هیومن رایتس وۆچ بانگەوازێکی هاوبەشیان لەگەڵ 5 ڕێکخراوی دیکەدا بۆ ئازادکردنی فنجانچی بڵاو کردوتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.